صلاة النبي قوتابیانی عزیز و خۆشەویست بەخێر بێنەوە بۆ یەکێک لەوانەکانتری سنرایز 10 ئەگەر بیرتان بێ لە وانەی ڕابردوودا باسی ئارتیکڵەکان کە ئەمە دوو جۆری ئارتیکڵمان هەیە بۆ بیرهێنانەوە بۆ زانین definite articleمان هەیە لەگەڵ indefinite article هەردوو لەگەڵ ئان بریتین لە indefinite article وەک بڵێن نەناسراو هەروەها زەمان هەیە کە پێی دەوترێت definite article هەرچەندە دەستی ڕابردوو کە باسمان کرد بەڵام وەکو بەڵێنمان پێدا بوون ئەم دەرسەژدین سەر هەمان بابەت بەڵام جیاوازتر لەوەی لە کتابەکە یاخود با بڵێن بە دیزاینێکی جوانتر و بەڕوونکردنەوەیەکی سادەتر و جوانتر دێنە سەر هەرێک لە ئەو بابەتانەی کە لەوانەیە یەکەمدا خوێنمان کە بریتی بوون لە ئارتیکڵەکان و هەروەها لە کۆنتیفارزەکانی سەم و مەچ و مێنی و ئێنی و هەتاکو و کۆتایی زۆر باش هاوڕانی عزیز ئێمە ئەگە بیرتان بێت جیاوازی ئەی و ئەنمان کرد لەگەڵدا ئێستا دووبارە بە ورتر جیاوازی ئەو دوانە دەکەین ئەن جیاوازی لەگەڵدا ئەوەیە کە لە ئەو ئەندا used for objects that are not specific or one of several things of a similar type لەگەڵ ئەن بۆچی بەکاردێت for things that are not specific بۆ شتێک بەکاردێت کە چیە specific نییە واتە دیاریکراو نییە واتە چی واتە نەناسراوە or one of several things of a similar type یەکێک لە هەمان شێواز بەڵام چی similar type I need a phone کاتێک کە دەڵێم I need a phone ئەو ئەفەونە دیاریکراو نیە نازانم گالاکسیە نازانم ئایفۆنە نازانم هەر شتێکەیە کەواتە چیە not specific دیاریم نەکردووە بەڵام ئێستا دێم دەڵم چی the use for specific objects بۆچی بۆ بابەتێکی دیاریکراو مۆزوعێکی دیاریکراو or objects that both the speaker and the listener know دەرسی ڕابردووش باسمان کرد گوتمان بۆ ئەو ئۆبجێکتانێک کە هەرو گوێگر و هەروەها قسەکەرش دەزانن مەبەستیان پێچێ بنمونە can you give me the books on the table کاتێک کە قسەکەر دەڵێ can you give me the books on the table مەبەستی پێچیە مەبەستی ئەوەیە کە both the speaker هەروەها the listener know what books هەردووک لە قسەکەر و گوێگر دەزانن مەبەستیان کام کتێبانەیە بۆیە گوێگر لەسەر دووبارە ناکاتەوە ناڵ ئەرێ کام کتابانە دەڵێ بۆ لە بەرەوەی دەڵێ the books بەڵام ئەگە بڵێ a book یا بڵێ a phone دڵنیا نییە یاخود هەر دانێشی بۆ بێنێت هەر دەوێت ڕاست بێت ئەوە بەنسبەت خاڵی یەکەمیان خاڵی دووەمیان ئەن بەکاردێنی the first time we introduce an object ئەگەر بمان هەوێ باسی شتێ بکەین کە بۆ یەکەمین جارە باسی دەکەین ئەگەر بمان هەیە باسی شتێ بکەین کە بۆ یەکەمین جارە باسی دەکەین دەڵێن چی I saw a movie last night a movie بۆ یەکەمین جارە دەمەوێت باسی ئەو فیلمەکەم دوێنە شەوێ فیلمێکم بینی سێری فیلمێکم کرد بۆ یەکەمین جارەکە باسی دەکەم بەڵام ئێستا من دێم چ بەکاردێنم ئەم جارە دێم the بەکاردێنم the بەکاردێت used when we mention the object again کە دووبارە دەمەوێت سەیری باسی شتەکە بکەمەوە لێ گوتم I saw a movie last night شەوی ڕابردوو فیلمێکم بینی ئێستا دەمەوێت باسی فیلمەکە بکەم the movie was great فیلمەکە خۆش بوو the movie is based on a real life incident فیلمەکە لەسەر بنچینی ئەو بنیاتە ڕاستەقینە کەواتە چی ئەگە بمێ باسی شتێکی تازەکەم بۆ یەکەمین جار باسی شتێکم بینی شتێکم هەبوو etc ئەوە بەکاردێنم یاخود ئەن بەکاردێنم بەڵام ئەگەر باس لە شتەکەی بکەمەوە دواتر کە پێشتر مێنشنی شتەکەم کردووە واتە گوێکرد دەزانم مەبەستم پێچیە دواتر the بەکاردێنم بۆ ئەویان the third point خاڵی سێمیان لەگەڵ an used as a synonymous for the number one لە شوێنی number one لە شوێنی ژمارەیەک بەکاردێ بنمونە they bought a computer واتە they bought one computer واتە کۆمپیوتەرێکیان کڕی بەڵام هەرچی the used before plural countries or other plural regions and bodies of water بۆ ئەو شتانە بەکاردێ the Netherlands بۆ لە پێشناوێکی کۆ بەکاردێ لە ئەو ناوە کۆی بڵێن وڵاتە هەر شتێکە بۆ ئەوانە بەکاردێت بەڵام گوتمان ئەو ئەن وەکو نمبر 1 واتە بۆ یەکدانە بەکاردێ they bought a computer کۆمپیوتەرێکیان کڕی واتە لە شوێنی 1 بەکار هاتووە خاڵی چوارەم و کۆتایی بەنسبەت ئەو ئەن لەگەڵدا لەگەڵ ئەن بەکاردێت used to indicate one of the group یەکێک لە گروپێک یەکێک شتێک کەسێک لە گروپێک she is a singer مەبەستمانەوێت کە a singer لە گروپێکدا a singer she is a singer ئەو ئەن لە پێش ناوێکی تاک بەکاردێت طبعا لە
پێش ناک بەکاردی عادەتەنش لە پرزنت سمپل و پاس سمپل یاخود لە هەرێکێک لە تێنسە سمپڵەکان دەتوانین بەکاریان بێنین. هەرچی دەیە used before certain adjectives to give a plural meaning. لە پێش کۆمەڵێک ئەدجەکتیڤ بەکارێت بۆ ئەوی کە مانای کۆ ببەخشێ. کاتێک کە دەڵێم the rich مەبەستم ئەوەیە چی؟ the rich واتە دەوڵەمەندەکان نەک دەوڵەمەند ئاگات لێبێ بۆ used before certain adjectives to give a plural meaning بۆ ئەوی مانای کۆ بدا بەدەستەوە بۆ ئەوی مانای کۆ بدا بەدەستەوە. ئێستا هاوڕێیان ئەزیز وەکو دەزانن کە ئەو ئەن لەگەڵدا بە چوار خاڵی جیاوازی ماکرد. جیاوازەکان زۆر زۆر سادەن. بەگشتی بزانە کە ئەوە بۆ تاکێک بەکاردێت لە شوێنی وەن بەکاردێت و بۆ سەرەتای باسکردنی شتێک بەکاردێت. بەڵام هەرچی دەیە بۆ شتێکی ناسرا بەکاردێت بۆ the speaker and the listener know what they mean. هەردووکیان دەزانن داخەوان بەسییان پێچیە. هەروەها گوتمان لە پێش ناوکۆیەکان بەکاردێت و داناسێنێت طبعاً. هەروەها لە پێش ئەدجەکتیڤێک بەکاردێت و مانای کۆی پێ دەبەخشێت. ئەوە بەنسبەت ئەن لەگەڵ the. ئێستا دینە سەر بابەتەکانی مەچوومێنی هەروەها فی و لێتڵ. هاوڕیان ئەوەی کە زۆر زۆر گرنگە بەس ئەو لیستە لە لای خۆتان کۆنتترۆلکەن و ئابزان کە بەڕێستان دڵنیا بنەوەی کە هیچ کێشەیەکتان لە بەکارهێنانی مەچوومێنی و لیتڵ و فی و جەماعەتەدا نامێنێت. دڵنیا بن لەوە کە هیچ کێشەیەکتان لەسەر لەگەڵ ئەو بابەتەیە نامێنێت. ئەوەی کە زۆر زۆر گرنگە و دەمێ ئاماژەی پێ بدەم لە بابەتەکانی مەچمێنی لیتڵ فی و سەم ئێنیدا چەند شتێکەیە کە بەڕاستی زۆر گرنگە. ئەوانش کە چین یەکەمیان لەو بابەتەدا ئەمن گرنگە بزانم داخوا ئەو ناوەی کە هەمە چییە؟ countable یان uncountable. کەواتە لە هەموو شتێک گرنگتر خاڵی یەکەم لێرەکانەدا بۆ من چییە؟ ئەوەیە کە بزانم ئەو بابەتێک کە هەمە ئەو ناوەی کە هەمە لەو ڕستەیدا کە پرسیارەکەم لێکراوە ئەو ناوە countable یان uncountable. countable یان uncountable گرنگترین خاڵە بۆ ئەوەی کە ئێمە بیزانین داخوا ئەو ناوەی کە هەمانە کام یەکێک لەوانەی سەرەوەی لەگەڵ بەکار دێت کە بریتین لە مەچمێنی. اینجا بشزان ئەمە مێنیە نەک مەنی. ئاگادار بن مەنی واتە پارە، مێنی واتە زۆر. little few some any ئەوانە چۆن بەکاردێن؟ گوتمان خاڵی یەکەم گرنگە بیزانین کە countable یان uncountable واتە ئەو ناوەی کاتە یاخوا ناوێکی ژمێردراوە یاخود نەژمێردراوە. ژمێردراو ئەمەشیان نەژمێردراو. باش بەگشتی ناژمێردراوەکان ئەو ناوانن کە ئێسیان دەخرێتە سەر بەگشتی. هەرچی ئەنکاونتەبڵ ناوەکانیشن ئەو ناوانە ناژمێردرێن و ئێسی کوان ناخرێتە سەر. ئەوە بەگشتی ئاگادار بن. هەندێک حاڵەتی شازمان هەیە ناومان هەیە بە ئێس نابێ بە کۆ بەڵکو بە شتیتر دەبێ بە کۆ یا بە حاڵەتی شاز. خاڵی یەکەمان زانین گوتمان گرنگترین شت ئەوەیە بزانین داخوا ئەو ناوەی کە هەمان نەژمێردراوە یاخود نەژمێردراوە countable یان uncountable. خاڵی دواتر ئەوەیە دێم داخوا ئایا کامانە لەگەڵ countable و کامانە لەگەڵ uncountable بەکاردێن. ئەوە خاڵی دووەم. باشە مامۆستا من چۆن بزانم countable کامان لەگەڵ بەکاردێت و uncountable لەگەڵ کامانە بەکاردێت؟ زۆر سادانە. بەڵام تکە ئەو لیستە لە لای خۆتان بنووسن، ئەو لیستە لە لای خۆتان ئەو کلەشێ لە لای خۆتان بکێشن. زۆر سادەیە. countable ئەگەر تێبینی بکەن ئەمە ڕاستی countable وەرنەخوارێ ئەمانە چن countable. ئەی ئەمانە چن ئەوانەی ژێری uncountable-ەکە واتە چیم پێ دەڵێ؟ پێم دەڵێ لەو لیستەدا هەر شتێک کە لە ژێری countable-یە واتە لەگەڵ countable noun بەکار دێت، و هەر شتێکیش لە ژێر uncountable-یە لەگەڵ uncountable بەکار دێت. با بێن سیرکەین. طبعا ئەمە دوو جۆرمان هەیە، large quantity-مان هەیە لەگەڵ small quantity. بڕێکی زۆر و بڕێکی کەممان هەیە. لە countable noun-دا دێم داخواسی لەگەڵ بەکار دێ. باش ئەو خەتە بۆ ئەوەندە گەورەیە countable دەگرێتەوە uncountable دەگرێتەوە. واتە چی؟ واتە a lot of یاخود a lot of لەگەڵ lots of هەردووکی لەگەڵ ناوی countable و لەگەڵ ناوی uncountable بەکار دێت. کەواتە لەگەڵ هەردوو جۆری ناوەکەی بەکار دێت a lot of و lots of. بۆ لەبەرەوەی ختم کرد خەتەکە بەر ئێرەکانە کەوت، ختم کرد خەتەکە بەر ئێرەکانە کەوت. کەواتە ئەمەشیان لەگەڵ هەردووکی بەکار دێ. بەس دێم مێنی بەڵێ لە ڕاستی countable کەواتە countable
مێنی لەگەڵ ناوی کاونتەبڵ لەگەڵ ناوی ژمێردراوە بەکار دێت. ئایا ئەنکاونتەبڵ مێنی لەگەڵە نەخێت بۆ لەبەر ئەوەی ها سیرکەن دێم چی لەگەڵ بەکار دێت؟ مەچی لەگەڵ بەکار دێت لە جیاتان. ئەنکاونتەبڵ مەچ کاونتەبڵ مێنی کاتە ئەگەر ناوەکمان هەبوو ژمێردراو بوو مێنی بەکاردێنین ئەگەر نەژمێردراو بوو مەچ بەکاردێنین. دواتر دێم فیو یان ئەفیو لەگەڵ کاونتەبڵ بەکار دێت؟ بەڵێ. ئای لێرەکانە فیو لەگەڵ ئەنکاونتەبڵ بەکار دێت لە ڕاستی بێ نەخێر. بۆ ئەنکاونتەبڵی لیتڵمان هەیە یاخود ئەلیتڵ لەگەڵ ئەبیت ئەڤ لە کتابەکە بەگشتی باسی ئەبیت ئەڤی نەکردووە بەڵام ئەوە کێمە گرنگە بیانزانین. ئێستا دێمەوە کاونتەبڵ دێم سەم بەڵێ لەگەڵ یەتی ئەی لەگەڵ ئەنکاونتەبڵی لەگەڵ ئەو خەتەشەوە ئێنی کاتە ئێنی سەم ئەلۆت ئەڤ لۆتس ئەڤ ئەوانە لەگەڵ هەردوو جۆری کاونتەبڵ ناون و ئەنکاونتەبڵ ناون بەکار دێت کاونتەبڵ ناون و ئەنکاونتەبڵ ناون. جا باشە مامۆستا ئەگەر ئەوانە هەرسێکیان لەگەڵ هەردوو جۆری ناو بەکاردێن مەوەسمان ناوی ژمێردراو و ناوی نەژمێردراو ئەی مامۆستا من چۆن نەمزانم کەواتە ئەو کاتی دینە سەر خاڵی سێیەم خاڵی سێیەم کە کۆتا خاڵە خاڵی سێم دەڵێتی دەڵێ پێم بڵێ داخوا هەر یەکە لە ئەلۆت ئەڤلۆت ئەڤ هەر یەکە لە سەم و ئێنی لەگەڵ کام جۆری ڕستەیە بەکاردێن ئایا ڕستەکەمان ئەرەیە نەرەیە پرسیارە کەواتە سێ خاڵ بزانە بۆ ئەو بابەتی تەواو 100% کۆنتڕۆڵ کرد بە خاڵی یەکەمیان جۆری ناوەکەت ناوێکی ژمێردراوە یاخود نەژمێردراوە ئەوە هەنگاوی یەکەم ئەگەر دڵنیا بووی لە ناوەکە هەرچی ناوی ژمێردراوە کاونتەبڵ ناون ئەوانەی دەبێت لەگەڵ بەکاردێت یا ئێنی یا سەم یا فیو یا مێنی یا ئەلۆتەف. باشە مامۆستا من پێنج دانان چۆنیان بزانم ئەگەر زانێت تۆ ئەو پێنج ناوانە ئەم پێنجانە ناوی ژمێردراوێن لەگەڵ بەکاردێت اینجا دێ سەر خاڵی سێم داخوا ئەو ناوەی کە هاتە ئەگەر ژمێردراوە ڕستەکەت ئەرەیە ڕستەکەت نەرەیە یاخود ڕستەکەت پرسیارە بە هەمان شاز بۆ ئەنکاونتەبڵ ناونیش هەروە تۆ لێرەکانە بزانە داخوا لە ئەلۆت ئەڤ لۆتس ئەڤ مەچ لیتڵ ئەبیت ئەڤ سەم و ئێنی ئەوە هەمویان لەگەڵ ئەنکاونتەبڵ ناونی بەکاردێ ئەی مامۆستا من ئەوە زانیم کە ناوەکەم نەژمێردراوە زانیشم کە ئەوە هەمویان لەگەڵ ئەنکاونتەبڵ ناون بەکاردێن ئەی مامۆستا چۆن بزانم وەڵامە ڕاستەکەیە وەڵامە ڕاستەکە دیمە سەر خاڵی سێم چی بوو گوتمان دێنە سەر ئەوەی داخوا ڕستەکە نەرەیە ئەرەیە یاخود پرسیارە ئەگەر ئەوە زانی 100% بۆ ئاسان دەبێت بۆت کۆنتڕۆڵ دەکرێت کاتە بابینە سەر هەندێک نمونە کە هەم شەرحیاتە و هەمیش شوازی امتحانە دەوێت بۆ بەڕێزت. ئێستا بابین ئەگەر بینە سەر ماچ مێنی لیتڵ فیو سەم ئەن ئێنی هەندێک ئێگزامپڵی لەسەر بدەین هەروەها ڕوونکردنەوە لەسەر بدەین بابین سێرکەین هاوڕێیان بیرتان بێ ئەمە لەسەرەوە گوتمان کاونتەبڵ ناونەکان چیان لەگەڵ بەکاردێ ئەنکاونتەبڵ ناونەکانش چیان لەگەڵ بەکاردێ a lot of lots of ئەمە خاڵی یەکەمە a lot of lots of لەگەڵ هەردوو جۆری ناو بەکار هات لە ڕاستی هەردووکیان بوو بەڵێ لە ڕاستی هەردووکیان بوو کەواتە کێشەمان نییە کەواتە دێم دەڵێم ڕوونکردنەوە دەکەم باش بە کاونتەبڵ و ئەنکاونتەبڵ ناونەکەش تەواو دیارە. ئێستا هاوڕێیان سێرکەن use a lot یان lots of زائدە ناوێک ئەو ناوە طبعاً کە بە دوای ئەوەی دادێت دیاریم نەکردووە کە ئایا ناوێکی کاونتەبڵە یان ئەنکاونتەبڵە بۆ لەبەر ئەوەی گوتمان a lot of lots of لەگەڵ هەردوو جۆری کاونتەبڵ ناون و ئەنکاونتەبڵ ناون بەکاردێت کەواتە ئەویشیان he spends a lot of هەیە باشە ئەمن هەر ناوێکم هەبێ a lot of ڕاستە بۆ لەبەر ئەوەی ناوی کاونتەبڵ و ناوی ئەنکاونتەبڵشی بەدوادا دێت. باشە مامۆستا دەکرێت من لێرەکانە ئەلەو جەماعەتی تر ئێستا تایم ئەنکاونتەبڵ ناونە دەتوانم ناوێکی تر لەگەڵ دانێکی تر لەوانەی لەگەڵ بەکاربێنم بەڵێ ئێستا دێمە ئەنکاونتەبڵ ناونەکان ئەنکاونتەبڵ ناونەکان بەجگە لەوە چی تریش بەکاردێت ماچکەواتە دەڵێم he spends much time بەڵام دواتر دەگەینە خاڵە کە بۆچی مەچ لێرەکانەدا گونجاو نییە زۆر دواتر بۆ لیتڵ ڕاست نییە لەبەر ئەوەی باسەکە باسی زیادەڕۆییە لە شتەکەیدا خۆ ئەگە بشڵێ لیتڵ هەر ڕاستە یعنی گەبڵێ he spends little time بەڵام دیسان دێمەوە بۆچی لیتڵ ڕاست نییە بۆچی ئەوانە ڕاستترن ئەی سەم و ئێنی بۆ بەکارنان لێرەکانەدا خۆ هەرچەند دەکە لەگەڵ ئەنکاونتەبڵ ناونیش بەکاردێن ئێستا هەموو خاڵەکان دەین باز دەکەین کە بۆچی بەکار نا use a lot یان lots بەبێ of at the end واتە بەبێ ئەوەی کە ئەو ئەڤەمان هەبێت
لە کۆتایی ڕستەدا بەکاری دێنین بەڵام بەبێ ئەو واتە چیش واتە ئەو ناوەشمان نامێنێ ئاگادار بە واتە بەتەنیا بەکاردێنین. They made cookies and I had lots یان a lot. ئەوان کوکیان دروست کرد و منیش زۆرم خوارد. جا lots یان a lot. lots یان a lot. کاتە ئەو بابەتی گوتمان lots of یان لەگەڵ lot یا a lot ئەوە لەو حاڵەتیدا بەکاردێنین کە ڕستەکەمان ئەو ناوی کامانە countable یان uncountable هەروەها لەو جۆرە ڕستانەدا بەکاردێنین ئەوە گوتمان کێشەمان لەگەڵ a lot of lots of نیە لەبەرەوە لەگەڵ هەردوو جۆری ناونەکەدا بەکار دێت. ئێستا دێنە سەر خاڵی دواتر کە خاڵی دواتر دێنە سەر مەچ و مێنی. طبعاً ئەوە لەسەرێدا ڕوونکراوەتەوە لەسەرش ڕوونکراوەتەوە بەڵام گوتمان بۆی نمونەی زیاتر لەسەر بێنینەوە ڕوونکردنەوە زیاتر بدەین. مێنی لەگەڵ مەچ ئەگەر بیرتان بێ لەسەرەوە گوتمان مێنی لەگەڵ ناوێکی ژمێردرا بەکاردێت لە ڕاستی countable ناونەکەی بوو واتە ئەلرەکانە بوو و مەچ ئەلەو ڕاستەی بوو uncountable noun بوو. use many in much کاتە ئێستا ئەمە وردە جیاوازەکانمان بۆ ڕوون دەبێتەوە. لە ڕستەی ئەرێدا a lot of lots of مان بەکاردێنە زیاتر لە ڕستەی ئەرێدا کاتە زیاتر ئەلە ڕستانەدا زیاتر لە ڕستەی ئەرێدا زیاتر لە ڕستەی ئەرێدا lots of و a lot of بەکار دێنم. ئێستا زانیمان کە ئەمە ڕستەی ئەرێ بۆ ڕستەی نەرێ هەروەها بۆ ڕستەی پرسیاری مەچ و مێنی زیاتر بەکاردێنم. جیاوازەکان چیە؟ مێنی لەگەڵ countable noun لەسەرەوە باسمان کرد مەچش لەگەڵ uncountable noun بەکاردێت سێری ڕستەیەەکە. there isn't much ڕستەکەم نەرێ بەڵە قوربان نەرێ کاتە لە مەچ و لە مێنی یەکێکیان بەکاردێنم باشە کۆفی هەیە کۆفیش ناوەکی نەژمێردراوە کافی کاتە مادەم ناوەکی نەژمێردراوە کاتە مەچ بەکاردێنم ڕستەکەشم نەرێ بەڵە گونجاوە a lot of بەکاردێنم گوتمان a lot of lots of زیاتر لە ڕستەی ئەرێدا بەکار دێنین. did they invite ڕستەکەم پرسیارێ بەڵە نیشانەی پرسیارەکە کاتە لە مەچ و مێنی یەکێکیان هەڵدەبژێرم باشە did they invite many people لەبەر ئەو people ناوێکی ژمێردراوە plural noun ناوێکی کۆیە کاتە مێنی بەکاردێنم. بۆچی مێنی لەبەرەوەی ناوەکە ژمێردراوە ئەی بۆچیش دووبارە لەبەرەوە ڕستەکە پرسیارە گوتمان لە ڕستەی نەرێ و پرسیارەدا مەچ و مێنی بەکار دێنم. باشە ئاساییە کە لە ڕستەی ئەرێدا بەکاربێنین بۆ لەکانە باسی ئەرم نەکردو دەڵێ یەک حاڵەت هەیە کە بەڕێز ئاساییە کە مەچ و مێنی بەکاربێنین بەڵام مەرجی هەیە ئاگادار بە. You can use too many or too much واتە دەبێت وشەی توی لەگەڵ بێت TOO دەبێت لەگەڵ مەچ و مێنی دابێت لە ڕستەی ئەرێدا. There is too much salt in the soup. توت هەیە TOO بەڵێ ڕستەکەت ئەرێ مادەما کێشە نیە مادەم TOO هەیە. دواتر دێم ئایا ئەو ناوم چییە؟ ناوەکە نەژمێردراوە کاتە مەچی لەگەڵە مادەم مەچی لەگەڵە ناوەکی نەژمێردرا بەکاردێت ڕستەکەم ئەرێ ئاسایە لەبەرەوەی کە توم هەیە ئەو تووە نەبە گونجاو نەدەبوو بۆ لەبەرەوەی لە ڕستەی ئەرێدا بەبێت و مەچ و مێنی نابێ بەکار بێت. How many how much to ask about quantity ئەو پێشتر ینی هەر لە دەمێکە دەیزانی how many لە سەرتە ڕستەی پرسیارەوە بەکاردێت طبعاً مێنیشە دەبێ ناوێکی کۆی بەوا دابێ. ئەگەر مەچش با دەموت how much sugar do you want تا ڕستەی پرسیاری بێ how much بەکار دێنم. ئەوە باسی a lot of lots of مەچ و مێنیمان کرد. ئێستا دێنە سەر باسی سەم و ئێنی سەم و ئێنیش زۆر ئاسانە. ئێستا سەیەکەین هاوڕێیان تەماشاکەن. لێرەکانە سەم و ئێنی بابزانێت سەم و ئێنی جیاوازەکان چیە گوتمان لەگەڵ countable noun uncountable noun بەکاردێن ئەی جیاوازیان چیا مادەمەوە لەگەڵ countable بەکاردێن با فەرمووین. use some in positive سەم لە ڕستەی ئەرێدا بەکاردێنین ئەها ئاگادار بن گوتمان مەچ و مێنی لە ڕستەی ئەرێدا بەکار نایەت ئیلا بە مەرجی تو نەبێت بەڵام سەم بەبێت توش لە ڕستەی ئەرێدا بەکاردێت کاتە کێشەم بۆ دروست ناکە. use some in positive I have some questions for you. I have some questions for you. ناچکە بەدوە داتەوە ئاساس سەمیش بەکارهاتەوە هیچ کێشەی بۆ دروست نەکردوین دەستی خۆش بە ڕستەکەشت ئەرێ. use any in negative and question any گوتمان any نەک any any لە ڕستەی نەرێ و پرسیاریدا بەکاردێ. is there نیشانەی پرسیارت هەیە بەڵێ قوربان نیشانەی پرسیارت هەیە. is there any sugar in the jar شوگەرە ناوێکی نەژمێردراوە any بەکار هاتووە هیچ کێشەی نییە کاتە مع السلامەک لەبەرەوەی ڕستەکەت پرسیارە هیچ کێشەیەکت نییە. we didn't have any ڕستەکەت نەرەیە any بەکار هاتووە ناوێکی کۆی بەدوادا هاتووە هیچ کێشەت نییە. use some مەرجی هەیە دووبارە ئاساییە ئاگادار بە بەڵام سام بەکاردێنم لە ڕستەی پرسیاریدا لێوێ باسی نەکردبوو بەڵام مەرجی هەیە. when you offer کە ئۆفەری شتێک دەکەی یاخود داوای شتێک دەکەی for something باشە would you like some tea ئۆفەر یا داوای شتێک دەکەی would you like some tea ئەرێ حەزت لە هەندێک چا هەیە can I have some tea بە ئەزیەت نەبێ ئەرک نەبێ دەکرێت
شام بۆ بێنیت زۆر باشە کەواتە گوتمان جیاوازی ئەلۆت ئەڤلۆت مەچومێنی لەگەڵ سەم و ئێنی بە گوێری ئەو ناونێک لەگەڵیان بەکاردێت هەروەها بە گوێری هەبوونی پرسیار هەروەها بە گوێری ئەرێ و نەرەی ڕستەکەی دیاری دەکەیت ئێستا کۆتا خاڵکە بمان هەیە باسیکەین بەکارێنانی فیو لیتڵ یاخود فیو ئەلیتڵە ئێستا ئەمە گرنگە هاوڕێیان بیزانین کە فیو لیتڵ فیو لەگەڵ لیتڵ almost none not enough بەواتای تقریبا هیچ واتە زۆ کەم دێت there is little milk in the fridge we need to buy more بەڕاستی شیری زۆر کەم لە فرێزەرەکەدا ماوە لە سەلاجەکەدا ماوە we need to buy more بۆیە پێویستە زیاتر بکڕین کەواتە لیتڵ هەیە ئەو لە ئاکتیڤیتی بۆ کەش پرسیاری ئاوای تێدا طبعاً چۆن دەزانە لەبەر لێرە پێ دەڵێ we need to buy more دەبێت زیاتر بکڕین خۆ ناکرێتەوە مەچومێنی لێرەکان مەشدانە لێرەکانە زۆرت هەبێ و زۆریش بکری کەواتە گونجاو نییە Do you speak English? Be no. Sorry, I speak very little English. Little man لێرە کانەدا بەکار هێناوە. A few لەگەڵ a little گوتمان not a lot but enough. جیاوازی. Few little لەگەڵ a few a little تەنها یەک شتە. سیر کەن. Few little بواتە بەبێ ئەوەی کە ئەیەکەی لە پێش بێت بەواتای not enough دێت. واتە زۆر کەم واتە بەشت نەکە بەڵام ئەفیو لەگەڵ ئەلیتڵی واتە شتەکە تا بەشت دەکات یعنی چی نۆت ئەلۆت زۆر نییە بەڵام بەشت دەکات کێشت بۆ دروست ناکات کاتە هاوڕێیان باسی چیمان کرد لە بڕگە یەکەمدا باسی بەکارهێنانی ئارتیکڵەکانی ئەو ئەنڤەمان کرد بۆ مەرجەکانی خۆیان گوتمان ئەو ئەن زیاتر بۆ تاک بەکاردێت لە پێشناکەوە بەکاردێت کە سەرتا باسمان کردووە هەرچی ڕێ بۆ شتێک بەکاردێت کە پێشتر باسمان کردو ئێستا هەم گوێگر و هەم قسەکەش دەزانن باس لە شتێک دەکەین وە چەند خاڵێکی تریشمان باس کرد دواتر باسی ئەومان کرد گوتمان گرنگترین و باشترین شت ئەوەیە کە تۆ بەڕێزت ئەو لیستە کۆنتڕۆڵ کەیت و بیزانیت و لەسەر دەفتەرەکەت بیکەیت countable noun و uncountable noun لە بابەتی مەچومێنی و little few سەم و ئێنیدا گوتمان گرنگترین شت لەو بابەتەدا ئەوەیە کە بزانم داخوا خاڵی یەکەممان گوتمان ئایا ئەو ناوێکە هەمە چییە countable noun یاخود uncountable noun کاتە جۆر یەکەممان گوتمان خاڵی یەکەم countable noun و uncountable noun خاڵی دووەم چی بوو گوتمان دابزانین داخوا کامانان لەگەڵ بەکاردێ countable noun ئەو جەماعەتی لەگەڵ بەکاردێ uncountable noun ئەو جەماعەتە ئەوانەی کە خەتەکان درێژە بۆ بەر هەردووکان دەکەوێت کاتە لەگەڵ هەردووک جۆری countable noun و uncountable noun بەکار دێن خاڵی سێم گوتمان ئەگەر ئەومان زانی دێین چ دەکەین خاڵی سێم ئەو بوو گوتمان جۆری ڕستەکە دیاری دەکەین داخوا ڕستەکەم نەرەیە ڕستەکەم ئەرەیە یاخود ڕستەکەم پرسیارە ئەوانە بزانە و بۆ خۆت کێشت نامێنی دڵنیا بە لەوەی لە پۆلی دوانزە و لە هیچ شوێنێکی تریش کێشت نامێنێ ئەمە لێرەکانەدا تای دێنین بە دەرسی ئەمڕۆژمان هیوای سەرکەوتن بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست دەخوازم هەر سەرکەوتووە